ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. یەکێک لە خەسڵەتە گرنگەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە خۆشەویستی دڵمان جەوامعی کەریمی دراوەتێ، واتە بە وشەیەکی کورت مانایەکی زۆر گەورەی یاوە بەم ئوممەتەوە بەخشیوە. لە فەرمایشتێکا پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ: لا تحقرن من المعروف شيئا. هیچ کارێکی چاک و باش بەکەم نەزانن، بەکەم سەیری نەکەن، بە سووک سەیری نەکەن. کەس نازانێت کام کارە باشە لە ژیانە ئەبێتە کلیلی دەرگای بەهەشت بۆی و بەسەریا ئەکرێتەوە. بۆیە ئینسانی مسلمان تەنها ئەوە نییە کە لە مەیدانەکانی ژیانە کارکە. ئینسانی ئیماندار پێی ئەوترێ ڕەجل العیباد والبلاد، کەسێکە کە لەگەڵ عەبدەکانی خوا مامەڵە ئەکا، لەگەڵ بیلادی خوا و زەمن و زەمینەی ئیلاهیە مامەڵە ئەکا. بۆیە مسلمان خەیرە بۆ سەرزەوی، خەیرە بۆ مرۆڤایەتی. بۆیە ئەفەرمێ: لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق. هیچ شتێک بەکەم نەزانی ئەگەر تەنانەت کە گەیشتی بە دۆستەکەت، براکەت، بە دەموچاوێکی گەشەوە بە زەردەخەنەوە ئەو سەدەقەیە بەکەم نەزانی. ممکنە ئینسانی مسلمان بە پێکەنین و زەردەخەنەیەکی بەرامبەر بە براکەی خوای گەورە بیخاتە ناو بەهەشتەوە عەفوی کە، نازانین دەرگای عەفوی خوا لەکوێ بەسەر ئێمە ئەکرێتەوە. بۆیە لە هەموو مەیدانێکە ئینسانی مسلمان ئەسپی خۆی تاو ئەدا، هیچ شتێکی پێ کەم نییە، هیچ شتێکی پێ بچووک نییە. لە فەرمایشتێکە فەرمێ: اتقوا النار ولو بشق تمرة. خۆتان بپارێزن لە ئاگری دۆزەخ وەلەو بە لەتێ خورما بێ. ممکنە لەتێ خورما ئینسان ئەیبەخشێ وەلەو بچووکە، ئەبێتە مایەی ئەوەی کە ڕزگاری بێ لە ئاگر. ئەفەرمێ: فمن لم يجد فبكلمة طيبة. ئەگەر کەسێ لە تەخورماکەشی دەست نەکەوت بە وتەیەکی جوان، دائیمە زمانی ئینسانی مسلمان جیاوازە لە زمانی خەڵکی تر، زمانێکی پاکە، نەزیهە، جوانە. ئەفەرمێ بە کەلیمەیەکی طیبە. یەکێک لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بریتێ لە ئوم محجن. ئوم محجن یەکێکە لەو ئافرەتانەی کارێکی زۆر بەسیط و بچووکی لە مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردووە، کە ئەویش بریتێ لەوە قومامەی ناو مزگەوت و مزگەوتی پاک و خاوێن کردوێتەوە. ئەهاتە ناو مزگەوتەوە شتێکی ببینێ هەڵی ئەگرت. بە شەومان ئەو مزگەوتانە ئەبینین چەندین شت کەوتووە، هەر کەسە چەند شتێک هەڵەگرێ. کە وەفاتەکە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم پێی ناڵێن ئافرەتێکە وەفاتی کرد، نوێژی لەسەرەکەن ئەی نێژن. دواتر خۆشەویستە فەرمێت: دەلونی عەلا قەبریها. قەبرەکەیم پیشان بن. ئەچێتە سەر قەبرەکەی و نوێژی لەسەر ئەکا. ئەفەرمێ: ودعا لها بالمغفرة والرحمات. تخوا لێ خۆش بۆ هەرچی ڕەحمەتە، ئەنواعی جۆی ڕەحمەت بەسەریادا ببارێنە لەسەر کارێکی بچووک کە کردوویەتی. خۆشەویستمان ئەفەرمێ: پیاوێک لە ئومەتەکانی تر، ئومەتەکانی پێش ئێوە، بە ڕێگایەکە تێپەڕی سەیری کرد، دارێک ڕێگاکەی گرتووە. لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ هات دارەکە ئەو سوچەی کە ڕێگاکەی گرتووە بڕی. لە هەندێک ڕێگا فەرمێ دارێک لەسەر ڕێگاکە کەوتبوو، لای برد، دابەزی لەسەر وڵاخەکەی و لای برد ئەمەندە. ئەفەرمێ: فغفر الله له وأدخله الجنة. بەهۆی ئەم کارە بچووکەوە کە هات تەنها شتێکی لەسەر ڕێگە لابرد، دارێ دڕچێکی لابرد، خدا جل جلاله هەم لێ خۆش بوو، هەم خستیە بەهەشتەوە. أبو هريرة بما نجرته فرمي روجي ختم خزمت بيغمر صلى الله عليه وسلم يا رسول الله
پێم بڵێ گەورەترین کار لە ئیسلامات چیە؟ فەرمووی دوشت ئیمانت بەخوا هەبێ و جیهاد لە پێناوی خوایە بکە ئەم دوشتە گەورەترین شتن لە دینە ئەڵێ وتم یا ڕەسوڵ الله ئەی ئەگەر نەمتوانی و نەکرا بووم نەگونجا زەمەن و زەمینەی ئەوە نەبوو ئەی من شتی تر نییە بیکەم لەوە کەمتر لەوە بچووکتر فەرمووی توعین و صانعا ئەگەر کەسێک سەرەتای فێربوونی کاری بوو فێری بکە هاوکاری بکە دارتاشی کەسێک تر فێری دارتاشی کە حەدادی کەسێک تر فێری حەدادی کە هەر کارێک کە لە ژیانە ئەیزانی و ئەزانی وەستایەکی دوو کەسی تر فێر بکە ئەو توعینە ئەخرەقە طبعا ئەخرەق بە معنای گێلیە واتە کەسێکی گێل کە حیج نازانێ تۆ هاوکاری کە دەزڕۆیەکی بکە ئەوەندەی بیخەیتە سەر کارێک بیخەیتە سەر ئیشێکە تاوەکو ژیانی بڕوا فەرمووی ئەی یا ڕەسوڵ الله ئەگەر ئەمەشم نەکرد چی بکەم هیچ ئەلەمانەم نەکرد بۆم نەگونجا فەرمووی فەکەفە شەڕەکە عن الناس بەس ئەوەندە خەڵک لە شەڕی تۆ پارێزراو بێ ئەوەندەت بەسە بۆ قیامەتت واتە ئەگەر چاکت پێ نەکرا قەت خراپە مەکە هەموو ئەم فەرمایشتانە لە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم لە زمانی شینی ئەو ئەصحاب ئەیگێڕنەوە بۆی ئێمەی ئیماندار هوشیارانە مامەڵە بکەین بزانین چۆن هەڵس و کەوتەکەین لەگەڵ ئەو هەموو خەیرەی خوا و ئەو هەموو گەوهرانەی خوا لەسەر زەویە بڵاو بۆتەوە کە بەیانی ئەەکەیتەوە یەیتە دەرەوە هەمووی گەوهەری ڕەب العالەمینە بەسەر زەویە بڵاو بۆتەوە تصور کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر لوقمەیە بکەی بە دەمی خێزانەکەتەوە ئەبێتە سەدەقە و ئەجر بۆت پێکەنینە بە دەم براکەتەوە ئەجر بۆت سەلامێک جواب ئەدەیتەوە ئەجر بۆت تۆ هەموو ژیانت لە پرۆسەیەکی ئەجرایی هەمووی خێر کو ئەەکەیتەوە بۆ قیامەتت ئەی ئیماندار بۆیە هیچ یەکێ لە خەیرەکان بەکەم نەزانی لە هیچیانە دوا نەکەی وترا مزگەوت با پاک بکرێتەوە تۆ یەکەم بە وترا با کۆڵان پاک کرێتەوە تۆ یەکەم بە وترا با ڕێگایەک تەخت کرێت چاکرێت تۆ یەکەم بە تۆ نازانی لە کامیانەوە لەوە چێ بە پاچێک کە ڕێگایەک ئەدەیت و ڕێکی ئەەکەیتەوە خوددا بەوە لەت خۆش بێ بتخاتە بەهەشتەوە داوامە لە ذاتی پاکی پەروەردگار خوایە لەت ئەپاڕێنەوە لەت ئەلاڵێنەوە بمان خەرە سەرکاری خەیر یا ربی خواه هیچ خیره لپیش چاوی ایمان بچوک مکروا یا رب العالمین خواه بمان کرا لو عبدانی که لهمو میدانی که خیره در اکون و دس اکون یا ربی خواه داوال لی اکن هر گناه کردو من با اشکرا و پنهان عفو من که گناه نمان زانی کرد من عفو من که گناه زانی من و زیاد رای من کرد عفو من که الهی ام عبدانه هاتون تمالکیتو اهل ذکر و وردتون اهل دعایتون أمان إلهي دسي زليلي دعاء برزناك وتنها بوتون به سجدة تنها لحضوري تو يا أبن دا يا إلهي دعاء كان انجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة